وەزارەتی سامانە سروشتیەکان لە ئیدارەی سۆران گۆڕانکاری لە بڕوخشتەی دابەشکردنی ئەو نەوتەدا دەکات کە حکوومەتی ناوەندی ڕەوانەی هەرێمی کوردستانی کردووە. لەگەڵ ئەوەی ئیدارەی سۆران و قەزا و ناحیەکانی ناوچەیەکی ساردن و لە وەرزی زستاندا پێویستی زیاتریان بە نەوت و سوتەمەنی هەیە، هاوکات بە بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان دابەشکردنی نەوت لە ناوەندی ئیدارەی سۆران و قەزاکانی ڕەواندوز و خەلیفان وەسێنراوە و دابەشکردنی نەوتەکە گواستراوەتەوە بۆ دەوروبەری هەولێر. ئەگەر دابەش نەکرێتن بێگومان بە پێی ژمارەی دانیشتوانەوەکو باسمان کرد ئێمە ئەگەر 29,000 شتێک هاوڵاتی وەریگرتووە نزیکەی 47,000 هاوڵاتێکیش دەمینێت چکە تەواوی دانیشتوانی ئیدارەی سەربەخۆستان نزیکەی 87,000 شتێک خێزانن. بەڵام ئومێدمان وایە کە ئینشاڵڵا بڕیاری دابەشکردن لێرە بێتن. تاوەکو ئێستا لە سنووری ئیدارەی سۆران تەنها 29,000 خێزان نەوتیان وەرگرتووە. دوای بڕیاری ڕاگررتنی دابەشکردنی نەوتیش لە سنوورەکە 48,000 خێزان بێبەش دەبن لەو نەوتەی حکوومەتی ناوەندی ڕەوانەی هەرێمی کوردستانی کردووە. سنووری جوگرافیای سۆران ناوچەیەکی سارد و بەفراویە، بۆیە هاوڵاتیان پێویستی زیاتریان بەنەوت هەیە لە چاو ناوچە گەرمێنەکان. هاوڵاتیان دەڵێن حکوومەت نادادی بەرامبەریان دەکات و دابەشکردنی نەوتی لە کوێستانەوە بردۆتە گەرمێن. ئەمە هاوڵاتیان دەبینین زۆرێک لە نەعەدالەتی تێدایە لەبەر ئەو شوێنانێک کە ساردن حەقوایە پێش شوێنەکانی تر نەوتەکەی بەسەر دابەشکردچی بۆ بامان هەستمان کردو کە ئێستا معلومات هەیە کە بۆ هەولێر و بۆ شوێنەکانی دیکە دەگوازرێتەوە. حەقوای ئەو شوێنەی کە ساردن نەوتی پێ بدرێنێک ئەو شوێنانێک کە گەرمن سڕان پێش بخرێتەوە ئەوان دیکرد دوا بخەن. لە ئێستادا بۆ منتیقەیەکی زۆر گرنگە، ساردە، بەفراویە، باراناویە، بەڕاستی دەبین لە ئێستادا نەفر بۆ سێمین جار تەوجع کرابە. ئێستا ئەو بەشە نەوتەی کە لە عێراقەوە ڕەهاتووە لێمان دەخورێ، بەڕاستی ئەوە جێ نیگەرانیە. هەروەها داواکارین کە حیسەیمە نەنێنە منتیقەشکە کە دەرێن لۆ هەولێرێ نێرن نازانم لۆ چندرێ داواکارین حیسەیمە بدرێتەمە لەبەرەوەی منتیقەیمە ساردا. لە دەستپێکی هاتنی وەرزی سەرما و زستانی ئەمساڵ حکوومەتی ناوەندی بڕیاریدا هەر خێزانێک بڕی 200 لتر نەوتی بە 50,000 دینار پێ بدرێ. بڕیارەکەی بەغدا لە هەرێم گۆڕانی بەسەردا هێنراوە و ئەو بڕەنەوتەی بەغدا دەینێرێت هەر خێزانێک تەنها 100 لتری پێدەدرێت و نرخەکەشی 32,000 دینارە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.